هێزیێنی شکات لە ئاسمان کات کە نەشیان توانین شکات لە ئاسمان بکەن کەسیش ناتوانێت شکات دەستمەقە تێ بکات. بەڕاستی چۆتە مێژووە ئەوە ئێستا ئەو درامانی کۆنانی حسەی میسری ئەگەر ئێستاش لی بێتەوە بینەرێکی زۆری هەیە چونکە تاموچێکی تایبەتی خۆی لە کۆمەڵگاوە دەقەکان هەڵقوڵاوە بەس دراماکانی ئەمساڵ ئەتوانم بڵێم ئەگەر زیاتر بەلانی سیاسی هەڕوە بەڵام من هیوادارم و کەسانی کە دراماکە بزانن اختیار درامەکە چۆنەکەن چۆن ئەنووسن چێ ئیخراجەکە ئەکتەرەکانی بەرامبەرێک کە بەرکەوتێتیان لەگەڵا چییە چکە بەڕاستی نەجاحەتی دراما لەوەیە چۆن توانین تەعاملی لەگەڵ کەساتێکی خۆتا بکەیت. لە ساڵی چەنەوە لەگەڵ هونەرمەندی کۆچکرد و حسێن میسریە کارێک کردووە. من لە هەموو دراماکانی حسەی میسریا کارم کردو لە ساڵی 1990 تاکو کۆچی دوایی لە هەموو دراماکانە بێجگەر لە شانۆگەریەکانی کە بەشداریم کردووە. من ئەتوان بڵێن ساڵی هەشتاکانیشە کارێکی ترمان کردووە لە کۆمەڵیش کارێکی تر کردووە کە تیپەکەی خۆمانە دوا بەدوای من لە 1990 لە هەموو زنج درامەکانی هەر لە خۆرنەوەزانەوە حەسەنە فەنگی با بڵێن خەمی چۆلەکەکان وەستاز جومعە گوڵەبێ ڕۆژەکان نیشتیمان لە هەر هەموویا بەشداریم تیا کردووە. لە خەمی چۆلەکەکانە ڕیشێدانا بوو لە دوای ئەوە ڕیشەداناوەتەوە لە خێمچەکان دەوری عولمە بوو ڕیشمە بوو فعلەن بەڵام دوای ئەوە بەڵێ لە جومعە ڕیشمە بوو ئەوەی کە خێزانەکەی خۆم دەرکرد لە پێناوی کۆترەکانمە بێگومان خەڵگەر کۆترەوەی نێتەوە خێزاندەکەی بەڵام بزانە کۆتر ماڵی دۆ کۆتر ئاشتیە لە پێناوی ئاشتیا لە پێناوی سەقامگیری ئاشتیا من تەسیان بە خێزانی خۆمە لە ماڵەکەی خۆم دەرم کرد. پێم خۆشە باسی یادەوەریەکی خۆتم بۆ بکەی کاتێک لە کاتی ڕۆڵبینینە لەگەڵ حسێن میسری لەگەڵ ئەو ئەکتەرانەیە لێشە لە دراماکانە یادەوەریەک بێ کە لە هزرێ نەڕوات. من ئەوەی کە زۆر زۆرکاری تێکردم بەڕاستی لە ڕەشەی پۆلیس کە لە غەسلەکە کە باسی دایکمە کرد کە گریامەمانە ئەو لەقتەیە کە من کردم تقریبا 8 ئەیفۆر بوو بە یەک جار هێنام ئەوە بەحسین پەلامەریە ماچی کردم و ئەمانەوتی ئەتوانی تێکتێکی تر بکەی یعنی دوو جار بیلەمەوە تم کە حسین تا گریانەکەمەوە تا فرمێسەکان بە چاومەوەیە من ئەتوانمەکە ئەوە زۆر زۆر خۆشحاڵی کردم هەردوای ئەوەش کە سعات 4 بانی تەواو بووین چین لای مزگەوتی گەورە سەر و شیش کەبابمان خوارد. بەڵام حاجەکرم ئێستا مۆزوعەکە بێتە ئاراوە بە شێوەیەشتر ئازیەتم بە لەسەر و حیوارە کەبابێکە خواردووە بەداخەوە ئەو کاتە و کارانە کە هەبوو بەڕاستی یعنی کارێکی جوان و بڕوا بکە لە ئەوروپاش هەموو خەڵک دوکانی داخست متابعی ئیشەکانی حسێنی میسری کرد کەواتە لای من حسێن میسری مەزنە بە مەزنی ڕووی بە مەزنی مێنێتەوە. من لەمانەی ئەم ساڵە نەخێر هیچ منڕنیە بەڵام ئێمە سا لە خۆ ئامادەکردنین بۆ درامایەکی ئینشاءڵڵا لە ڕەمەزان یا دوای جەژن دەستەکەین بە دراماکە. بەناوی چیەوەیە چێو لەگەڵایە ئەوە کاتی خۆی هەڵباسیەکەین چکە هێشتا چاوەڕێی بوجاکەن.